باز لە ئامار و تێکڕای ژمارەی خوێنەرەکەین لە هەرێمی کوردستانە ئامارێک کراوە ڕاپرسیەک کراوە کە لەو ڕاپرسیەدا دەرکەوتووە کە ژمارەی خوێنەر لە شار و شارۆچکە و پارێزگاکان هەرێمی کوردستان و هەروە ژمارەی سپاردن و کۆمەڵێک ڕاپرسیتر لەسەر ئەم بابەتانە کراوە بزانین چۆن بووە شارێکی هەرێمی کوردستان زۆرترین خوێنەری تیا بوو بەپێی ئەو کتێبخانانەی کە هەیە چەند کتێبخانە لە شاری سلێمانی و لە هەولێر و لە دووهۆک و لە پارێزگاکانی تر و لە گەرمیان و ئەو شوێنانەی ترابوونیان هەیە ژینگەی کتێبخانەکان تا چەند لەبارە بۆ ئەوی کە خوێنەر سەردانی ئەو کتێبخانانە بکات ئەمانە کۆمەڵێک بابەتی تر تاوتویەکەین لەگەڵ زۆر بەڕێز دیاری وەستا عەزیز کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێمن ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێری ئازیزەوە لەگەڵمانەیە کاک دیار سڵاوە لێبێ و بەیانی و باش بێت دەستپێکی گفتوگۆکانمان بە هەر سەرەتا لە ئامارەکانەوە دەست پێ بکەین پێمان بڵێ ئەو ئامارانەی کا لە بەردەستی بەڕێستانان ئامارەکان چیمان پێ ئەڵێن بزانین ژمارەی خوێنەر لە ئێستا لە چ پارێزگایەکی هەرێمی کوردستان لە ئەستێکی باشایە بەیانیتان باش سڵاو لە بینەر و بێسەرانی تەلەڤیزۆنە بەڕێزەکەتان دیارە سەبارەت بەم بەڕێبەتی ئێمە ئەمەوێت سەرەتا پێناسەیە بکەین کە پێگاتۆ لە 92 کتێبخانە لە سەرجەم شار و شارۆچکەکان لە 6 کتێبخانەی گشتی سلێمانی، هەولێر، دهۆک، هەڵەبجە، گەرمیان، ڕاپەڕین و خۆشبەختانە بەڕێوەبەتی گشتی کتێبخانەی زاخۆ لە پێش ئێستا ناسەندرا بە دەڤەری زاخۆ ئەوە یەکێکە لە دەستکەوتەکان و لە ئایندەیەکی نزیکیشە بەڕێوەبەتی گشتی کتێبخانەی سۆران ئەناسێنین بە ئەو دەڤەرە کە پێم وایە زۆر پێش ئێستا شایستە بوون. دیارە خۆشحاڵین بەوەی کە هەم ژماری کتێبمان نزیک بۆتەوە لە ملیۆنێک ڕەنگە لەم ساڵا بتوانین ئەو شانازێمان بەرکەوە کە ئێمە بتوانین بڵێن ملیۆنێک کتێبمان لە خانەکانی کتێبخانەکانە هەیە. کاک دیارە کتێبانە هەمووی کتێبی کوردین ئەڵەی سڵای منیش لێبێت لەسەرەوەی کە باسێکی و کتێبانە هەمووی چاپکراوی کوردین بەڵێ چاپکراوی کوردین و لە سنووری دەسەڵاتی حکوومەتی هەرێما ژمارەی سپاردنی پێدراوە لە مێژووی دروستبوونی کتێبخانەکانەوە تا ئەمڕۆ کە ئەوە من بە مژدەیەکی خۆش و باشێزان. زۆر باشە کاک بە سەردانکردنی کتێبخانەکان بەڵێ کاک دیار جۆمان لێتە بەڵێ ئێمە توانین بڵێن قۆناغی کۆرۆنا ئەو مەسئولیەتەمان وەرگرتووە و قۆناغی دوای کۆرۆناش ئەتوانین بڵێن قۆناغی کۆرۆنا زیاتر خوێنەر لە ماڵەوە ئەوەی لە سوسیال میدیا و لە ئەوانی خۆمان بیستوێتمان و زانیاریمان دەستکەوت پێ قۆناغێکی زۆر باش بوو بۆ خوێندنەوە بەداخەوە قۆناغی زۆر خراپ بوو بۆ لە دەستدانی ئازیزانمان و توشبوانی کۆرۆنا. لە ئێستادا ئێمە ئەتوانین بڵێن سلەیمانی یەکێکە لەوانی کە خوێنەری زۆرە بە هەمان شێوە هەولێر کە گشتیەکەمان لێرەیە بەڕێوەبەتی گشتی لەگەڵ بەڕێوەبەتی کتێبخانەی گشتی هەولێر ژماری سپاردنمان لێرە زۆرترە و ئێمە توانین بڵێن ئێستاش بە وتەی کۆنەکە بڵێن ئاهلی کتاب و ئاهلی خوێندنەوە هەر خۆشبەختانە ڕەنگە لە ژێی تمۆحی ئێمە و ئەم کابینەیە نەبێ بەڵام هەر ماوە و ئێمە پرەوی زیاتری بێت. کاک دیاران تموحە بە چی زیادەکرێت بۆ نمونە ئامارێکی زۆر جوانت باس کرد جێگەی دڵخۆشیەکە ژمارەی سپاردن لە شارێکی وەکو هەولێر ڕوو لە زیادبوون و ینی پلی یەکەم وێدەسێناوە لە ژماری پێدانی سپاردن بە کتێبێک ژمارەی خوێنەر لە پارێزگایەکی وەکو سلێمانی لە پلی یەکەمدایە چۆن ئەمە هاوتەری بکەین ینی ژمارەی سپاردن لەگەڵ ژمارەی خوێنەر بێگومان ژمارەی سپاردن گرنگە و ژمارەی خوێنەریش گرنگە پلانێک هەیە هەردووشی پێکەوە بڕوان هاوتەری بن؟ بەڵێ من دایم بەو دروشمە ئیشم کردووە کە چۆن بتوانین خوێنەر و نووسەر و کتێب لێک نزیکەینەوە یا ئاش بکەینەوە کە لاوازیەک یا ناڕێکیەک یا شتێک لەبین ئەم سێ کوچکەی کتێبخانە گشتیەکانی هەرێمە هەیە چۆن چاچی بکەین با هیمەتی هەموو لایەک لە کۆبوونەوەکانمان لەگەڵ بەڕێوەبەرەکانی کتێبخانەکانە زیاتر تەرکیزمان کردووە سەر و خاڵە و ئێمە جگە لەوەش ئەوەی کەجێی خۆشحاڵی جگەلەوەی کە هەر خوێنەر ڕاکێشین بۆ
ناو کتێبخانەکان ئێمە چالاکی جۆریشمان هەیە ناساندنی کتێبمان هەیە خولەکانمان هەیە کتێبخانەکانمان لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕاپەڕین دەیان چالاکی ئەکەن بۆ ئاشنابوون بۆەوە و میوانداری خوێندنگاکان ئەکەن بۆ کتێبخانەکان و ئیشیی کەی ئێمەش ئەوەیە کە زۆر شانازی پێواکەین زیندووکردنەوە یا ئەکتیڤکردنەوەی ناوەندەکانی خوێندن کاری ناوەندەکانی خوێندن پێم وایە ئەگەر ئامارەکە هەڵە نەبم لە سلەیمانیا ڕێژێکی زۆر باش لە ناوەندەکانی خوێندن لە متەوەستە و لە ئامادەیەکانە کتێبخانە هەیە چۆن ئەم کتێبخانە ئەکتیڤکەینەوە لەگەڵ وەزارەتی پەروەردە و لەگەڵ بەڕێزیان لەسەر خەتین بۆی بتوانین کۆبوونەوەیکی باش بکەین ئەو ناوەندانی خوێندنیش وا ئەکتیڤکەینەوە کە خوێندکاران هەفتانە ڕۆژێک یا کاتێک دابنێن وانەیەک دابنێن بۆ ئاشنابوون بۆ کتێبخانانەی کە هەیەە بۆی بتوانین جارێکی کە خوێندکار ئاشنا بکەینەوە بە کتێب کەواتە بۆ ئەم بابەتە کاک دیار چەندە گرنگە ژینگەی کتێبخانەکان ژینگەیەکی زۆر لەبارتر بێ وەک لەوەی کە لە ئێستا هەیە بۆ ئەوەی کە جارێکتر خوێنەر سەردانی کتێبخانەکان بکاتەوە بە تامەزرۆی و ئەو کتێبانی کە مەبەستێتی لە نێو کتێبخانەکان و دەستی بخات و هەر لەویا شابی خوێنێتەوە. جایمە ئەوشمان بیر نەچێ ئێستا لە سوۆسیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کتێب زۆر بە ئاسانی بەردەستەکەوێت ئێمە جگە لەوەی ئەوەمان کردو کە کەسێک ئارەزووی خوێندنەوەی کتێب بێ بە دەست و پەنجە لەگەڵ یا بێ ئەوە کولتورێکی کۆنی خۆمان نەبێ هەر بیپارێزین لەوەش ئێمە وامان کردووە بەسی سەبێک سەر جەم کتێبخانەکان پێکەوە بەستینەوە کە ئێمە 94 کتێبخانەمان 92 کتێبخانەمان لەسەر ئاستی هەرێم هەیە ئەو 92 کتێبخانەیە هەموویان بە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە لە ئەنتەرنێتەوە پێکەوە بەستینەوە وی خوێنەر کەی بیەوێ کام کتێبەی مەبەستە بتوانێت ئاشنا بێبی و بیکا بە هاوڕێی خۆی باشە ئەنیکاک دیار سووتان لە تەکنۆلۆژیا وەرگرتووە تا بۆ دەستخستنی کتێبیش ئێستا کە کتێبی PDF هەیە و لە وێبسایتەکان و سوۆسیال میدیا بڵاوەکرێتەوە واتە هەموو ئەو کتێبانی کە لە نێو کتێبخانەکاندا هەن بە تەکنەلۆژی و ئەلکترۆنیش هەیە بۆ خوێنەر بەردەستە ئێمە پرۆژەیەکمان هەیە سەرەتاکە دەستمان پێکردووە پرۆژەی لینچی کتێبخانە گشتەکان باشە لینچێک دروست دەکەین هەر هەش بەڕێوەبەرایەتێکە پێکەوە پاشان ئێمە ئیشیش کەمان کردووە گروپێکی چات دروست دەکەین بۆ هەر 92 کتێبخانەکەی کەمانە ئەو گروپ چاتە ئاگامان لە هەموو کتێبخانەکان ئەبێ و خەڵکی ژەتوانن بزانن کتێبخانەکانی ئێمە چ کتێبێکی تایە موقعی جوغرافیەکەی لەکوایە کام سەر چاوەشی دەزەکەوێت بەڵێ ئیشمان لەسەرەوە واتە ئێوە کار بەواکەن کە خوێنەرەکە خۆی سەردانی نێو کتێبخانەکە بکات و بەو خوێنەراڵێن خوێنەر کە سەردانی کتێبخانەکە بکات باڵێ ئێمە هەر تەکنۆلۆژیا ئەگەر زۆر بە ئاگانەبی یا بەجێ دەیەڵێ یا ئیتر بێت تۆ دوای کەوی لەبەرەوە ئێمە ئەوەی بەشێکمان هەیە بەشی پلانێکمان هەیە لەگەڵ بە هاوکاری جەنابی وەزیر و وەزارەت ئەو پلانە ئەتوانین بڵین مەبەستێکی باشە پێچین بۆی بتوانین بە باشترین شێوە کتێب بخەینەوە بەردەست هاوڵاتیان زۆر باشە هەر لە باسی تەکنەلۆژیا با بمێنینەوە کاک دیار تا چەند سووتان لەوە بینیوە هەموو ئەو سەرچاو کتێبانی کە لە نێو کتێبخانەکانە هەیە لە ئێستا لە هەرێمی کوردستانە سەرجەمیان لە ڕێگای داتابەیسێکەوە بۆ نمونە بزانێت لە نێو کتێبخانەی گشتی شاری سلێمانیا چ کتێبێک بەردەستە چ سەرچاوەیەکەیە بۆ نمونە منێک کە سەردانی کتێبخانەی گشتی سلێمانی بکەم بە دوای کتێبێک بگەڕێم ئەگەر لەوێ نەبێ ڕاستەوخۆ پێم بڵێن ئەو کتێبی کە تۆتەوێ لە کتێبخانەیەکی تر بۆ منە لە هەڵەبجە بەردەستە تا چەند ئەم بابەتانە کراوە بەتایبەتی بۆ کەسانی کە توێژینەوەیەکی زانستیان هەیە بە دوای بابەتی یاخ سەرچاوی زانستی ئاگەڕێن ئێمە توانین وەک بەڵێن ناچکە بڵێن قورسە ئێمە توانین ئەو دڵخۆشیە بین بە خوێنەر کە بتوانێت بە کەمترین کات ئەو سەرچاوی ئێوێ ئەو کتێبی ئێوێ دەستی بکەوێ لەسەر تۆڕی لەسەر ئەنتەرنێت وایە باشە کاک دیار 92 کتێبخانە بۆ 6 کتێبخانەی گشتیمان هەیە دیارە بێگومان 92کە لە ژێر کێفی ئەم 6 کتێبخانە گشتیان وایە ئەبێ بەهشت بەڵێ ئەبێ بەهشت یعنی ئەبێتە 98 خۆ بۆ ئەبێ بەهشت کتێبخانی گشتی
زاخۆ لەگە سۆران باشە ستاندارێکی بە پێی ژمارەی دانیشتوان ڕێژەی خوێنەر ئەبێ لە چەند کەمتر نەبێ شتێکی وا هەیە ینی وەکو پرسیارێک لە لام دروست بوو بۆ نمونە لە میلەتێکی نەتەوەیەکی ئێمە کە لەم بەشەداین لە باشووری کوردستانین 7 میلیۆن کەس دەبین بە پێی ئامارەکە ئەگەر هەڵدەم لە پارێزگای سلێمانی 24,000 شتێک سەردانی کردوون لەو ماوەی ئاماری کە بڵاوتان کردوتەوە نزیکەی وانە بەڵێ ئەم ئامارانە ستاندارێک هەیە دەبێت ساڵانە چۆن بێت بۆی بزانیت ڕێژەی هۆشیاری و خوێنەری کتێب و هاوڕێتی لەگەڵ کتێب چەندە شتێکی وا هەیە یان نییە شتێکی ئەو تۆ نییە بەڵام گۆڕانکاری بەسەرەیە بۆ نمونە لە پشوەکانی دوای خوێندن خوێنەر زیاخە لە سەردانیکردنی ئەو کەسانی کە بەحسیان هەیە بۆ بەکارێرس و بۆ دکتۆرا و بۆ ئەو بۆ شتێکی فەرقەکە بۆ نمونە وەکو پێم وتی بۆ حاڵەتێکی وەکو کۆرۆنا فەرقی کرد ئێمە خوێنەرەکانمان کەم بوو لە کتێبخانە کەم بوو بەڵام لە دەروی کتێبخانە لەناو ماڵەکانە کتێبخانە زیاتر بوو نووسەرەکانمان شتی زۆر باشیان نووسی سەرکردە و کەسایەتیەکان یادوەری خۆیان زیاتر نووسی چونکە مجای نووسین و خوێندنەوە زیاتر هەبوو لەو کاتەیە ناتوانین بڵێ دقیق ڕێژی ئەومە خوێنەر یا ئەوە سەردانی ئەوە باشە بە ئامار هەموویمان لە کەواتە کاک دیار بۆمان دەرکەوت کۆرۆنا دیوێکی پۆزتیڤیشی هەبوو کە ئەو لایەنە بوو وەکوتت نووسەرەکان کتێبیان نووسیەوە خوێنەرەکان کتێبیان خوێنەوە کات گەڕایەوە بۆ مرۆڤ ڕێنمایی تۆ چێ بۆ هاوڵاتیان بتوانین لەم دنیا جەنجاڵی تەکنەلۆژیادا خوێنەر بین کاتمان هەبە بۆ خوێندنەوە وەڵام من ئەو پەیامی من و وەزارەتەکەم و بەڕێوەبەرکەش مەکاڵێم هێندەی گەنجێکدانیشێ نێرگەلەیەگەخوا هێندەی گەنجێکدانیشێ کاتەکانی بە شتێکی بەدەر لە خواستی خۆی یا بەدەر لە ویستی بارە کۆمەڵەتی خۆمان با ئاشنابێ بە کتێبێ یعنی ئێستاما کتێبەکانمان کە زیاتر ئەگەر بڵین خوێنەری کام کتێب زیاتر ئەو پرسیارە ئەگەر لای ئێوەش نەبێ لای ئێمە دروست بووە ئایا کتێبی فەلسەفە زیاترە شاعر زیاترە پەخشان زیاترە ئێمە لە ئێستا هەست دەرک بەوەکەین کە بیرەوەری سەرکردە و کەسایەتەکانمان لە ئێستایەکێکە لەو پڕفرۆش کتێبانە لەو خوێنەر کتێبانی کە ئێمە ژمارەی سپاردمان داوەتێ ئەمە کارەکەی بۆ چێگەڕێتەوە دەرخەریەوەیە کە لایەنی بابەتی ڕامیاری لە وڵاتی ئێمەدا بابەتێکگەلێکن کە پەیوەندیانی خەڵکەوە هەیە پێویستە کا لە سەری بخوێنێتەوە دەرخەری ئەوەی ئەگەر گەنجەکە خۆی کارکتەری ئەو مێژوە نەبێ باوکی کارکتەرێتی ڕاست برایەکی کارکتەرێتی مێژوێکی نزیکە خوێندنەوەی خۆشترە کە پێم وایە ئەگەر بە وجدانەوە مێژەکان بنووسێتەوە ئەم مێژوو نزیکە بۆ ئەم گەنجانە ئەتوانن هەلێکی زۆر باش بێ بۆ وعیبوونیان لە تێگەشتن لە کۆمەلگا لە مێژووی کۆمەلگا زۆر باشە کاک دیار باست لەوە کەوتە زۆرترین سەردانیکەر سەردانی کتێبخانەی گشتی شاری سلێمانیان کردووە هەر لەو ئامار و تێکڕایانەی کە هەبووە لە چ شارێکی کوردستان لە چ پارێزگایەکی کوردستان بۆ ئامارەکان کەمترینن بڵا جێگەی داخە ئەوە ئەگەر بیڵێم پێم وایە ئەوەی کە ئێمە لە چاوتموحی ئێمە و بەڕێوەبەرەتەکەمان نییە لە هەڵەبجا لە جێی تموحی ئێمە یانی ناڵین خراپە لە گەرمیان لە جێی تموحی ئێمە یانی ناڵین خراپە و بەرنامەشمان هەیە ئەوەش ئەکتیف بکەین و خەڵکی زۆر باش لە گەرمیان و لە هەڵەبجە لەسەر خەتن بۆی بتوانن ئەو شێوازە چارەسەر بکەین و هەر بۆ زانیاری بەڕێزیشتان ئێمە بۆ ئەوی بتوانین ئەو هاوکێشەیە پارسەنکەینەوە ئێمە ژمارەی سپاردنمان داوە بە دەسەڵاتی بەڕێوەبەری کتێبخانەی گشتی هەڵەبجە دەسەڵاتی ژماری سپاردمان ناوە بە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەی گەرمیان بە دۆخۆی هەی بووە زاخۆش کە تازە بۆ ئەو دەسەڵاتی ئەینێ سۆرانیش لە ئایندەیەکی نزیکە ئەو دەسەڵاتی ئێدەینێ بۆ ئێوامان کردووە خەڵکێک گەنجێک لە خانەخین ئەگەر بێت و ناملکێکی شعری هەبێ ئەگەر بێت و توێژنەوەیکی هەبێ ئەگەر کتێبێکی هەبێ هیچ پێویست ناکات بێت سلێمانی هەولێر لە
گەرمیان لە کەلا دەتوانێت ژمارەی سپاردن بە بۆ هۆرامانیش بە هەمان شێوە بۆ زاخۆش بە هەمان شێوە. زۆر باشە کاک دیار ئەی پلانتان چییە بۆ ئەوەی کە ئاستی خوێندنەوە لە هەرێمی کوردستانە زۆر زیاتر بکەن زۆر بەرەو پێشتر بەرن بۆن ئەگەر نمونەیەک باس بکەین لە نێو گوندەکانە ئێوە پلانتان چییە بۆ ئەوەی کە خوێندنەوە لەوێ شابۆ نمونە زیاتر بکەن ئاستی خوێنەر زۆرتر بێ لەو شوێنانە. ئێمە ئەگەر زۆر زیادە ڕۆی نەکەین پرۆژەمان هەیە بۆی بتوانانی کتێبخانەی گەڕۆک جارێکی کە دەستی لێ بتەین یا ئیشی لەسەر بخەین ئەو کتێبخانەی گەڕۆکە لە دووسێ شوێن هەیە کاتی خۆشی لە شارەکان هەبووە پێم وایە سوودێکی زۆر گەورەی هەبووە بۆی بتوانین ئەم کتێبە تازانە یا ئەم کتێبانی کە دەست لەسەر هەموو شتێک ئەدەن و بۆ مجتەمع پێویستە هەموو کەسێک بیخوێنێتەوە بتوانین لە لادێکانە ئیشی لەسەر بکەین. بەڵێ کاک دیار من دەمێت پرسیارێک بکەم تایبەت بێ بەو خوێندکارانێکی خوێندکاری خوێندنی باڵان لە نێو کتێبخانەکاندا لە بەشێک لە وڵاتان کاتێک سەردانی کتێبخانەکان دەکەی بەشی خوێندنی باڵا بە جۆرە لە جۆرەکان جیاکراوەتەوە بۆ نمونە و کەسانی کە توێژینەوەکەن توێژینەوەی دەرچوون بێ توێژینەوەی بکالۆرۆز بێ ماستەر بێ دکتۆرا بێ شوێنی تایبەتیانە بۆ سێرچکردن و گەڕان تەنانەت کتێبەکانیش هەمووی لە نێو کۆمپیوتەردا هەیە و بەبەردەستن ینی بە سێرچ و گەڕان تەکنۆلۆژیان بەکارێناوە لە دۆزینەوەی بابەتەکان هەوڵتانداوە لەگەڵ سیستەمی نیە و بەرەو پێشبردننی تەکنۆلۆژیا کتێبخانەکانی ئێمەش ئەو هەنگاوانە بنێن بەڵێ ئێمە هەمانە بە تایبەتی لە سلەیمانی و هەولێر و هاوکات لەگەڵ ئەوەشا شوێنی تایبەتمان هەیە بۆ نابیناکان کە ئەوە توانین بڵێن یەکێکە لە دەستکەوتە هەرە باشەکان و ئەوەی جەنابی شروتت بەڵێ ئێمە ئەگەر ئەوانە ڕەنگە کاراسانیی زۆر باش بێ خەڵکێک بەحسی دکتۆراکەی لەسەر بوارێک بێ ڕێک بچێتە سەر ئەو شوێنە بتوانێت فەرمانبەرەکەمان هاوکاری بکە. ئەو وتت باسی کەسانی خاوەن پێداویستی تایبەتت کرد بە تایبەتی نابینایان ئەمانە کتێبی دەنگیان بۆ دەستەبەر کراوە و واتە گوێگرن لە کتێبەکان شوێنی تایبەت هەیە؟ بەڵێ بە تایبەتی لە سلەیمانی و لە هەولێر شوێنی زۆر باشمان هەیە لە دهۆکی ژەر هەمانە. لەسەر کتێبخانە بچووکەکانی نێو زانکۆکان لەگەڵ باسێکی خوێندنگەکانی شت کرد ئەمانە ڕاستەخۆ لە ژێر سەرپەرشتیاری کتێبخانە گشتەکاندان سەرچاوەکان چۆن چۆنی دەسەبارەکرێ بۆواندا بەشکاری کتێبێک کاتێک سپاردن وەرەگرێت بۆ نمونە بە تیراژی 3000 دانە ئەم دابشکاریت چۆن دەبێت بە پێی فەرعەکانە لەقەکانە زانیاریشمان لەسەرەوە پێ بدەیت. ئێمە پێت لە ئێستاە خەریکی باشکردنی ئەو دوو کتێبخانەین لەگەڵ ڕۆژ نیشتیە باشمان ئێستا دەستمان بردو بۆ لەگەڵ وەزارەتی پەروەردە لەسەر خەتین بۆ کتێبخانەکان ناوەندەکانی خوێندن و پلانیشمان هەیە پاشان لەگەڵ خوێندنی باڵایە لەسەر خەت بین و لەگەڵ وەزارەتی ئەوقافیشە ئەوانیش خاوەنی کتێبخانەی زۆر گەورە و زۆر بابەتی و زۆر توێژینووی زۆر باشیان هەیە ئەتوانین ئەو سێ کۆچکەی خۆمان خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف ئیشی زۆر باشکەین لەسەر ئەرشیفە گەورەی کە لە کتێبخانەکانە هەیە ئەوەش بەڕاستی ئەرشێکی قورسە. بەڵێ کاک دیار جا من ویستم لێرەشەوە پەیامێک لە ڕێی تەلەڤیزیۆنە بەڕێزەکانەوە بکەین. ئێمە پلانێکمان داناوە بۆ هەڵمەتێکمان دەست پێ کردووە بۆ کۆکردنەوەی کتێب لە سەرجەم شوێنەکان لە کەسەکان بۆی بتوانین کۆمەڵە کتێبی زۆر باش کۆ بکەینەوە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەسەر خەتین ئەم کتێبانە بگەینە ناو زیندانیانی چاکسازی کە ئەوەی شێکە لە ئیشە هەرە گرنگەکانی ئێمە حەزەکەم ئێوەش پاڵپشتمان بن و ئیشی لەسەر بکەین بۆی بزانین کام کتێب ئەنێرینە ناو زیندانی سیاسی چونکە ئەو زیندانە سیاسیەکان بەشێکن لە ژیانی ئێمە و بەشێکن لەم میلەتە ڕەنگە لەسەر سزایەکی هاتو چۆ یا سزایەکی قورس کەم تا زۆر ئەو مافیەوە بێ لە زیندان نابێ ئێمە مافان هەبێ لە دەرەوە بین بەڵام مافی ئەوەی هەیە کە ئاشنابێ بە ئەو کتێبە تازە و کۆنانی پرۆژەیەک هەبوو کاک دیار پرۆژەیەکە بوو لە ئیتر نازم لە کوردستان بیا لە وڵاتانی تر بوو بیستم هەر زیندانیەک بتوانێت لە ماوەی ساڵێکدا ئەوەندە کتێب بخوێنێتەوە کاتی زیندانێکی بۆ کەم دەبێتەوە ئەمە
ئەتانێ بچێتە بواری جێبەجێکردنەوە زیاتر هانی ئەو کەسانە بدرێت کە لە نێو چاکسازیەکان ئەوە کورتە فلیمێک بوو پێم وایە لە ساڵی پارە پێشکەش کرا زیندانیەک توانی زۆرترین کتێب بخوێنێتەوە سەرنجی بەڕوبەری زیندانیشی ڕاکێشا چۆن هەموو کتێبی خوێنەوە هەموو کاتەکانی خۆی بۆ ئەوە سات کرد و پێم وایە نەتیجەش هاتە سەرەوەی ئازاد کراوە بوو بە کەسایەتێکی زۆر باش بەڵێ ئەگەر ئێمە بتوانین ئیش لەسەر ئەوە بکەین بۆ نایعنی لە هیچ وڵاتەکانی کە کەمتر نین و کەسایەتەکانیشمان و زیندانەکەشمان کەمتر نین. دوایین پرسیاری ئێمە بە دەرفەتە زانم ئەم پرسیارە بکەم لە جەنابەت زۆر کتێب هەیە ڕەهەندێکی مێژووی وەردەگرێت ئێستا بۆ نمونە ئێمە لێرە بنکەی گەلاوێژ بنکەی ژینمان هەیە ئەمانە کۆمەڵە کتێبی دانسقە و مێژووییان هەڵگرتو و پاراستویانە لە نێو شوشەدا و ئیتر بە مۆمیاکرایی بێ بە هەر بابەتێک بێ ئەم کتێبانەی کە ئێستا ئەمڕۆ هەیە ڕەنگە 200 ساڵی تر ڕەهەندێکی مێژووی وەربگرن کتێبخانەکانی ئێمە بیریان لەو بابەتە کردوێتەوە ئێستا هەندێک کتێبەیە کە مێژوەکەیان 50 ساڵێکە لە ئیستەوە چەند نوسقەیەکیان لێ بپارێزرێ و بتوانرێت دوو ڕۆژتر لە نێو مۆزەخانەیەکدا لە نێو ئەو بنکانەدا هەڵبژیرێن بۆ مێژوو بەڵێ ئێمە هەر بۆ ئەو مەبەستی کە باست کرد بنکەی ژین سەردانمان کردوون زۆر بنکەی کە بنکەی ئەدەبی لالش لە دوهۆک سەردانمان کردوون کە ئەمە مێژوویەکی پڕگەوهەر و پڕاوپڕیان لە مێژووی ئەم میلەتە لایە کابێ پارێزێ و ئیشی ئێمەش ئەوەیە ئەمەی کە ئێستا هەمانە چەندین ساڵی کە ئەدەبێتە مێژوو بەڵێ ئێمە ئیش لەسەرەوەکەین بیپارێزین بەڵام پاراستنی ئەمە ئەمە هەر لە پرۆژەمانە لەگەڵ وەزارەت لەسەر خەتین بۆ دروستبوونی کتێبخانەی نیشتیمانی ئەم کتێبخانەی نیشتیمانی کە دروست بێ گەرێک لەو پرسیارانەی کە جەناب و کە خەڵکی کەژەیکە پێم وایە لەوێ وەڵامی دەدرێتەوە کتێبخانەیەگە بێ کە مێژووی ئەم میلەتە کولتوری ئەم میلەتە بە گەورەی بمێنێتەوە. دیار وەستا عەزیز بەڕێبەری گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێم زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی کە لەگەڵمان بووی بۆ قسەکردن لەسەر ئەو ئامەرەی کە خراوەتە ڕوو جێگەی دڵخۆشیە کە خوێنەران لە شارێکی وەکو سلێمانی زیادی کردووە ژماری سپاردن لە شارێکی وەکو هەولێر زیادی کردووە ئەمە دەرخەریەوەیە کە وەکو خۆت باست کرد خوێنەری کتێب هێشتا هەیە عاشقی کتێب هێشتا ماوە کە ئەمە خۆشبەختانە یان زۆر جار لای خۆشمان ئەوەی کە جێگەی دڵخۆشیە نووسەرەکان خۆیان ڕاستەخۆ بەرامبەر بە خوێنەرەکانیان کتێبەکانی امزا دەکەن ئەمە ئەوە نیتە جێگەی دڵخۆشیەکە بینی خەڵک بگڕوتینەوە دەچێتە پێشەوە بۆ کڕینی کتێبەکان زۆر زۆر سپاس بۆ تجارێک ترکاک دیار سپاس ئێمە گەشتبینی لەگەڵ گەشتبینمان ئێمە زەحمەت